ئارەزومەندانی بیرکاری، خولیایانی جەبر و ئەندازە و جیاکاری و تەواوکاری و ئامار و هەموو لقوپۆپەکانی دایکی زانستەکان سڵاو. کاک عەبدولسەلام تەرکیزی لەسەر پەروەردە کرد، من جەخت و فۆکەس دەخەمە سەر بیرکاری. لەبەرەوەی پێش بڕکێەکەمان یاخود چاڵاکیەکەمان تایبەتە بە بیرکاری. بەڕێزان، بیرکاری لە بابەتە هەرە گرنگەکانی پرۆگرامەکانی خوێندنە. نەخێر، بێگومان گرنگترینیانە، چونکە بیرکاری بنەمای پێشکەوتنی هەموو زانستەکانی ترە: فەلەکناسی، زەویناسی، زانستی فیزیا، زانستی کیمیا، هەر زانستێکی تر، هەر دیاردەیەکی لە سروش و لە گەردووندا ڕوودەدات، هەموو شیکردنەوەکانیان لەسەر بنەمای زانستی بیرکارین. جگەلەوە ئەو هەموو ئاسانکاریەی کە ئێستا لە ژیاندا دەکرێت، ئەو هەموو کۆمپیوتەر و ئەو هەموو تەکنەلۆژیای زانیاری و گەڕان بە دوای زانیاریدا و ئەمبارکردنی ئەو زانیاریانە لەسەر فلاشێک لەسەر دیسکێک هەمووی دەگەڕێتەوە بۆ زانستی بیرکاری وەکو بنەمای هەموو زانستەکانی تر. اینجا ئەو هەموو وزەیەی کە دروست دەکرێت و بەرهەم دەهێنرێت و دەگوازرێتەوە، فێنکردنەوەی ئەم هۆڵە، گەرمکردنەوەی هەر بەگەڕخستنی هەر کارگەیەک، هەر ئامێرێک، ئەمانە هەمویان بنەمایان دەگەڕێتەوە بۆ زانستی بیرکاری. کەواتە بیرکاری دەبێ مایەی بایەخپێدانی زیاتری هەر سیستەمێکی فێرکاری بێتن. لە پرۆگرامەکانی خوێندندا خودی بابەتی بیرکاری هاوکارە بۆ ئەوەی قوتابی یاخود هەر تاکێک کە بیەوێ فێر ببێت لۆجیکیانە بیر بکاتەوە، بەشەکان بە یەکتری ببەستێتەوە و تاکو دەگاتە ئەنجامی کۆتایی. لە هەمان کاتدا دیسپلینی عەقلی لای قوتابی بنیاد دەنێتن. ئەو هەموو گرنگیانەی بیرکاری دەماخاتە بەربەر پرسیارەتیەکی زیاتر. هەر بۆیەش لەم کابینەیەدا کاتێک بەڕێ سەرۆکی حکوومەت بەرنامەکەی پێشکەش کرد، یەکێک لە خاڵە گرنگەکانی بریتیە لە پێداچوونەوەی پرۆگرامەکانی خوێندن. ئێمە لە وەزارەتی پەروەردە لە بەرنامەماندایە و ئێستا دەستمان پێکردووە کە پێداچوونەوەیەکی سەرتاسەری پرۆگرامەکانی خوێندن بکەین و لە بیرکاریشدا پرسیارگەلێکی زۆر هەن وەکو ئاڵنگاری و ڕوبەڕوومان دەبنەوە. بۆ نمونە، هۆکار چییە ژمارەیەکی کە کەم نین لە قوتابیانەی کە حەز بە بابەتی بیرکاری ناکەن بەداخەوە؟ هۆکار چییە کە ژمارەیەکی کەمی دەرچوانی پۆلی 12 ئامادەی ڕوو لە بەشەکانی بیرکاری دەکەن لە کۆلیژەکانی پەروەردە، پەروەردەی بنەڕەت، کۆلیژی زانست؟ ژمارەی مامۆستانی بیرکاریمان بۆچی کەمە؟ ڕێژەی دەرچوونی بیرکاری بۆچی لە بابەتەکانی تر کەمترە؟ ئەم هەموو پرسیارانە پێویستە بە شێوەیەکی زانستیانە ئێمە وەڵامیان بۆ بدۆزینەوە و ئەوەش دەبێتە بنەمای گۆڕانکاریەکی گەورە. هەروەکو برای بەڕێزم ئاماژەی پێکرد کاک عەبدولسەلام، هەموو ئەو وڵاتانەی کە پێشکەوتون بەشێکی زۆری پێشکەوتنەکەیان دەگەڕێتەوە بۆ پێداچوونەوە و گۆڕانکاریکردن لە پرۆگرامەکان و بە تایبەتی تریش لە پرۆگرامی بیرکاری. نمونەی سنگاپۆر و کۆریای باشوور و ئیتر پێشتر یابان و هەمان وڵاتانە. اینجا بابەتێکی تری زۆر گرنگ، ئێستا ڕەنگە پێم بڵێن بیرکاریت کرد بە هەموو شتێک، بەڵام بڕوا بکەن ئاسایشی نەتەوەیی وڵاتان بەستراوەتەوە بە بابەتی بیرکاری. کاتێک دوو کۆنگریزمانی ئەمریکی، ڕۆدمان و هارت، ئەگەر هەڵە نەبم لە 2001 راپۆرتەکەیان پێشکەش دەکەن و بالمناسبەش هەر یەکێکیان لە حزبێک و یەکێکیان ئۆپۆزیسیۆن، یەکێکیان دەسەڵاتدار، بەڵام خۆشەویستی نیشتمان پێویستە لای هەمویان لە یەک ئازدا هەبێت. ئەم بەڕێزانە کە راپۆرتەکان پێشکەش دەکەن، جگە لە ترسی تیرۆر کە دواتر ڕوویدا لە 11 سپتێمبەر، جەخت دەکەنەوە دەبێ حکوومەتی ئەمریکا، ئەم ئەمریکای پێشکەوتوێ کە ئێمە لە چه ئاستێکدا دەبینیم پێویستە بودجەی زیاتر تەرخان بکاتن بۆ دیزاینکردنەوەی پرۆگرامەکانی بیرکاری و ئامادەکردنی مامۆستای بەتوانای بیرکاری. هەروەها هەموو وڵاتانی تر کاتێک باسی گەشەی ئابووری دەکەن، بەردەوام پێداچوونەوە لە پرۆگرامەکانی خوێندن دەکەن و بە تایبەتی تریش بابەتی بیرکاری. بەڕێزان، طبعاً وەکو
بەڕێز بەڕێوبەری گشتی ڕوانگەش باسی کرد پەروەردە پێویستە ئەرکی هەموو کۆمەلگا بێ. بۆیە ئێمە لە وەزارەتی پەروەردە پێشوازی لەم جۆرە چاڵاکیانە دەکەین و پێویستیمان بە هاوکاری زانکۆکان و هەموو ڕێکخراوەکانی تایبەتمەند و هەموو ئەو دەستگانەی کە لەو بواری پەروەردەدا کار دەکەن. بۆیە ئەم هەنگاوی ڕوانگە دەچێتە ئەم خانەیە وەکو تەواوکاری کاری وەزارەتی پەروەردە، وەکو هاوبەشیکردن و هاوکاریکردن. بۆیە ئێمە بە ناوی بەڕێز وەزیری پەروەردە ڕێز و سوپاسی خۆمان و بە ناوی تەواوی وەزارەت دەگەینە دەستگای ڕوانگە لە ڕێگای بەڕێز کاک عەبدولسەلام مەدەنی دەستخۆشی لە ستافی ڕوانگە دەکەین و داواکارین ئەم جۆرە چاڵاکیانە زیاتر پەرە پێ بدرێ، فراوانتر بکرێ، لە ساڵی ئایندەدا ژمارەی بەشداربووان زیاتر بێ، قۆناغەکانتری خوێندن بگرێتەوە و لەوەش گرنگتر شیکردنەوەیەکی وردی ئەنجامەکان بکەین. چونکە ئاماژەیەکی زۆر چاکمان دەکەونە بەردەست کە دەتوانین لێیانەوە ئینتڵاق بکەین بۆ باشترکردنی خزمەتی پەروەردەیی. بۆەوەی لە بیریشم نەچێ بەڕێز وەزیری پەروەردە سڵاوی تایبەتی هەبوو و پێی خۆش بوو خۆی ئامادە بێ، بەڵام بەهۆی پابندبوونی بە ئەرکی فەرمی لە پارێزگای سلێمانی داوای لێبوردنی کردو و ئاواتی سەرکەوتنی خواست بۆ هەر هەموو قوتابیان. لە کۆتاییدا دەڵێم ئەو قوتابیانەی کە لێرەن هەر هەمویان براون، گرفت نییە کێپلەی یەکەم و دووەم و سێیەم دینی، بەڵام لەوە گرنگتر ئەوەیە گرنگیدانیان بە بیرکاری بەردەوام بێ، هەوڵ بدەن هاوڕێکانیان قوتابیانی تر خۆشەویستی ئەم بابەتە زیاتر لای ئەوانە گەشە پێ بدەن و ئینشاءالله ئەوانە دەبنە نمونەی کۆچەر بیرکار و سەرمان بەرز دەکەنەوە و ڕۆڵی گرنگیان دەبێت لە پێشخستنی بواری زانستی لە وڵاتەکەماندا. و دووبارە سوپاسی هەموو ئەو بەڕێزانە دەکەم کە لە وەزارەتی پەروەردە هەر لە بەڕێوەبەراتی گشتی ئەزمونونەکان و کاکاردی و هەموو بەڕێوەبەرە گشتیەکانی پارێزگاکان و ستافی ئەزمونونەکان و ئەمە پرۆسەیەکی زۆر دوور و درێژ بوو، خەڵکانێکی زۆر تێدا کاریان کردووە کە ئێستا لێرەدا کۆتایی بەم پرۆگرامە دێ لەم چاڵاکیەدا و هەموو لایەک سەرکەوتوو بن و تەندروست بن، دوور بن لە پەتای کۆڕۆنا و هەر نەخۆشیەکی تر و کوردستانی شەر ئاوەدان بێت و زۆر سوپاس دووبارە بە هەموو لایەک.